شارودية وانا وتي تعزيبية معكية سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمە ئەم سروشە جوانە و ئەم گوندە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ سنکێ سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەبڵێک قایم بۆ خۆتان مناڵەکان ئەدی پێم بڵێن پێتان خۆش بوو هاتمە گوندەکەی ئێوە؟ ئەی حەزەکەن هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە و ئێوە شەنێ زانیاری بنێ لەسەر ژیانی خۆتان و گوندەکەتان؟ زۆر باشە کەواتە بە بێدەنگی بادانیشین و دەستکەین بە گفتوگۆکردن باشە؟ زۆر باشە ئەحمەد گیان چۆنی؟ باشی؟ ئەحمەد گیان لە پۆلی چەنی؟ ئافرین هەر بشی ئەحمەد گیان گوندی سنکێ لە وەرزی زستانە ساردەیان گەرمە؟ ساردە باشە ئەبێ ئێمە لە وەرزی زستانە دارەکان ببرینەوە لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە؟ نەخێر بۆ؟ لەبەرەوەی دوایی ژینگە خۆش نامێن ئافرین ژینگەکەمان ناخۆشە بێ ئاو و هەوا پیسە بێ نەخۆشی زۆرە بێ تەپوتۆ زۆرە بێ دوایی وامان لێیە گوندەکان چۆڵکەین وایە؟ هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ ئەحمەد گیان ئەروەند چۆنی؟ تۆ باشی؟ ئەروەند گیان لە پۆلی چەنی؟ لە پۆلی پێنج ئافرین هەر بشی ئەروەند باشە ئێوە وەکو کوڕەکان لە وەرزی هاوینە کە ئێستا پشووە خۆتان بەچێوە سەرقاڵەکەن؟ دەرەوە یاریەکەین و ئاچین بۆ خول دەرەوە یاریەکەن باشە یاری چیەکەن؟ وڵای یاری دوو گۆڵی ئەوشتان ئافرین باشە ئەبێ لە سەرجادەکەی یاری بکەن؟ نەخێر ئەی لەکوێ یاریەکەن؟ ئەبێ لە قەراغی جارەکان یان لە شوێنی تایبەت خۆم ئافرین ئەبێ لە شوێنی تایبەتی یاری بکەن نابێ نزیکی شەقامەکە و قەراغ شەقامەکە یاری بکەن ئەبێ بچنە ئەو شوێنانەی کە تایبەتە بە یاریکردن وایە؟ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ ئەروەند هەڵوێست چۆنی؟ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ؟ ئافرین هەر بشی هەڵوێست تۆ حەزت لە پاک و خاوێنیە؟ باشە ئەگەر یەکێکە بینی شتی خوارد لە پۆلەکەتان ناو فرەیایە سەر زەویەکە تۆ چیەکەی؟ هەڵ یەگرمەوەی خەمە ناوتانە خۆت پێی ئەڵێم یەک جاریکە شەر فڕێمێ ژینگە پیسە بێ توندا نەخۆشیژەکەوی ئافرین کەواتە ئێمە ئەبێ پاک و خاوێنی قوتابخانەکەمان ڕاگرین ئەبێ هاوکاری کارگوزارەکان بکەین نابێ بێڵین ژینگەی قوتابخانەکەمان پیس بێ وایە؟ هەر بشی هەڵوێستیان یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر سان چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ؟ ئەی ئافرین هەر بشی سان ئەدی بزانم چیم پێشکەشەکەی گۆرانی مەتاڵ چیرۆک چیم پێشکەشەکەی؟ شعر؟ ئەدی شعرێکی خۆشم بۆ بڵێ لە سەرەتای ساڵۆ دەی براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەتەب کرایەوە شوین هاویم ڕایەوە زانەڕی قوتابخانەیەکە بۆ زاین هێرانە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە هەر بژی ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش یارە ئەی تۆ چۆنی؟ باشی؟ یارە گیان لە پۆلی چەنی؟
سێ بەڵێ ئەفەرین هەر بشی یارە بەڵێ تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ ئەی سەیری بەرنمەکانی ئەماکەی بەڵێ ئەدی کام بەرنامانە و زۆر پێخۆشە لەوانەی ماوەی مناڵانی کورسات بەرنمەکەی دادەتەوارە بینی دەتانە نایبینی ئەوەی پێشەمان خەڵک تەلەفۆنی بۆکە ئەویش پرسیاریان لەکە بەرنامەی زۆر خۆشی هەیە نایبینی دە لەمە دوا سەیری ماوەی مناڵانی کورساکە هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە باشە بەڵێ ئافرین یاراکان یارە بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی گۆرانی دەگۆرانیکی خۆشم بۆ بڵێ یەک واتە وان خۆر واتە سندوو واتە تو پێڵا واتە شو سێ واتە سری درەخت واتە تری چوار واتە فۆ دەرگا واتە دۆ پێنج واتە فایف چەقۆ واتە نایب شەش واتە سیکس سندوق واتە بۆکس حەوت واتە سێڤن بکرێوە دەی ئۆپن هێژ واتە ئەیت دەفر واتە پلەیت نۆ واتە ناین هێلیش واتە لاین دەه واتە پێنووس واتە دا واتە تێن پێنووس واتە ئافرین ئەمە لە کۆ فێربووی لە یوتوب ئەی حەزت لە زمانی ئینگلیزیە بەڵێ کەواتە ئەبێ هەوڵ بی کە خۆ فێری زمانی تر بکەی بۆەوەی ئاسی زانیاری و بەرزتر بێ باشە بەڵێ. هەر بشی یاراکان یەک چەپڵی قایمی بۆ لێبەر لاوی بەڵێ چۆنی باشی باشی لاوی جان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی سێ 3 بەڵێ ئافرین هەر بشی لاوی بەڵێ باشە مناڵ یاری بە ئایپاد و مۆبایل و ئەوانەکە باشترە یان لە دەرەوە لەگەڵ هاوڕێکانی یاری لە دەرەوە لەگەڵ هاوڕەکان یاری ئافرین باشە مۆبایل و شتانە زەرەرمان پێگەێنێ یان نا بەڵێ زەرەرمان پێگەێنێ چاوەکانمان کزە بێ تااقەتی خوێندنمان نامێنێ دوایی لە قوتابخانەش دواکەوین حەزمان بە سعیکردنیش نامێنێ وایە وایە هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ لاوی گیان ئافان بەڵێ چۆنی باشی تۆ باشی ئافانجان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دەچم بۆ شەش ئافرین هەر بژی ئافان بەڵێ ئێرە ناوچەیەکی گەشتیاریە وایە بەڵێ خەڵک یە بۆ گەشت و سەیران بەڵێ کە خەڵک هاو بۆ ئەم ناوە هەنێ خەڵک پاشماوەی سەیرانەکە لەگەڵ خۆیانە بەجێڵ و پڕێن وایە بەڵێ باشە تۆ چ ڕێنمایەکە هەیە بۆ خەڵک تاوەکو ژینگەکەتان پیس نەکە ئەمە بێ کە خۆڵەکان بخەن علاگەیەکەوە و بیبەن لە شوێنی گونجاو فڕێبن ئافرین هەر بشی تاوەکو ژینگەکەمان پیس نەبێت تاوەکو ئەوە هەواکەمان ناخۆش نەبێ و ناوچەکەشمان نەبێ بە خۆڵ و خاشاک وایە ئافرین یە چەپڵێک قایم بۆ ئافانجیان دەست خۆش چریکە بەڵێ چۆنی باسی باشی بەڵاشم ئەی ئەخوار باش بی چریکە بەڵێ منە خۆشەوێ بەڵێ چەندێ بەڵا زۆر زۆر بەڵێ منیش زۆر 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 تۆم خۆشەوێ چریکە تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند یەک ئەی ئافرین هەر بشی چریکە بەڵێ ئەدی بزانم لە قوتابخانە هۆراوشتان فێرەکان بەڵێ شعرەزانی نەوەڵا ئەی هۆراوە گۆرانیە زانی بەڵێ ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ سمۆرەیە کاڕێن بوو لە ناو پۆلیسدا پێم زۆرورایە بسووکە خنجی لەو سووکە پێمان دەڵێ وریابن لە دەستا زۆر عذابم هەر جارە و بە بابەتێ هەژارە و بە بابەتێک جۆن فێرمان دەکات پیتێ بەلاشە چەند چووکە بەلاشە دەکارە چەند و چاپووکە یا چەڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافری ڕێیان بەڵێ چۆنی باشی باشی باش ڕێیان گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی چوار لە پۆلی چوارە ئافرین باشە پۆلی چوار خۆشترە یان پۆلی شەش پۆلی شەش ئافرین لەبەرەوەی گەورەترە بی قۆناغەکانی خوێندن بە باشیە بری ئەو کاتە وردە وردە گەورە بیت و هەنگاو بەرەو کوێنەی بەرەو زانکۆ وایە بەڵێ ئافری ڕێیان جان ڕێیان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی هۆراوە گۆرانی چیە زانی هەندرا ئادی قوتابی ژیرین خانی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکی وێنەی بەرزی دڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەرچێک دەخەینە سەر سەر قوتابخانە گشت کاتێ قوتابخانە گشت کاتێ چیمان هاتێ
ڕووناکیمانە ئافرین قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمانەداتێ هەر بژی یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافرین فیراس بەڵێ چۆنی باشی دەنگ و باسی تۆ چۆنە باشم ئەیا خوار باش بی فیراس بەڵێ لە دەوروبەری گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ چه ئاژەڵێکی زۆر لێە سمۆرە سمۆرە بەڵێ چیتر بەسەوەی زۆر لێیە ئەی چەخەڵ و بەراز و شتانە کەمی لێیە کەمی لێە بەڵێ باشە ئێمە ئەکرێ ئەو ئاژەڵی کێویانە بکوژین و لە ناویان بەرین نەخێر بۆچی لەبەرەوەی کەمە بنەوە وایە بەڵێ لەبەرەوەی کەمە بنەوە نابێ سروشتەکەمان ناشرینکەین نابێ هاوسەنگی زەوی تێک بین چووکە گەرەوانە لە ناوچن هاوسەنگی زەوی لە ناوەچێ وایە بەڵێ یەک چەبڵێ قایم بۆ پیران نارین بەڵێ چۆنی وەڵا باشم تۆ باشی وەڵا باش نارین گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند لە فۆلینۆ لە پۆلی نۆ ئافرین نارین بەڵێ باشە واتای ناوی گوندی سنکێ ئەزانی لە چێواتوە بەڵێ لە مێروویەکۆ هاتووە کە ناوی سن بووە بۆیە پێڵێن سنکێ ئەو شتە بچووکە ڕقە ناشرینەکەی بەڵێ لەوە ناویان ناوە سنکێ بەڵێ ئافرین هەر بشی نارینجان بەڵێ زۆر گرنگە ئەوە مناڵان واتای ناوی گوندەکەیان بزان بۆی ئەگەر گەشتیارێک هاو بۆ گوندەکەتان وتی گوندەکەتان ناوی چییە نەڵێی نازانم بۆ ئەوەی واتاکە فێری ئەویشکەی بەوە خەڵک زانیاری زیاتر پێیاکە وایە بەڵێ هەر بشی نارینجان یەک چەبڵێ قایم بۆ نارین کۆشین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەیا خوار باش بی کۆشین بەڵێ تۆ لە پۆلی چەنی هەشت هەشت بەڵێ ئافرین کۆشین بەڵێ گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگا مانگا بەڵێ ئەیمە ڕوو بزەن کەمتر ئەوانەشتان هەیە یعنی کەم باشە سوودی مانگا و مەڕوو بزن و ئەم شتانە چییە بەرهەمەکەی بۆ بەرەمەکەی بەڵێ بەرهەمی چیانێ عادی فێرمکە شیر شیر باشە ئێوە شیرەکە چی لێکەن ئەکین بە ماس و دوای دەیفرۆشین و کەواتە لێ شێفرۆشنەوە وایە بەڵێ ئافرین باشە کارێکی ڕاستەکە خەڵکی گوندەکان مەڕوو ماڵات بەخێوکەن یا خراپە باشە کارێکی باشە لەبەرەوەی ئەتوانن لە ڕێەوە داهاتێک بۆ خۆیان پێیاکەن و بەرهەمەکەشی بفرۆشتنەوە بە خەڵکی شارەکان وایە وایە هەر بشی یەک چەبڵێ قامی بۆ لێبەر ئاسان بەڵێ چۆنی باشی باشی باشم ئەیا خوار باش بی ئاسان گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دوو ئافرین ئاسان بەڵێ گۆرانی ئەزانی بەڵێ ئادی شتێکم پێشکەش یەک و دوو ڕابز و سێ و چوار بگاغا پێنج و شەش گوڵاگەش هەفت و هەش چماگەش نۆ و دا خوێندنگە ئافرین هەر بژی یەک چەبڵێ قامی بۆ لێبەر دەست خۆش ئافرین شیرین بەڵێ چۆنی باشە باشی باس شیرین جان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند هەشت هەشت ئافرین شیرین بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەندی تایە تا پۆلینۆ تا پۆلی نۆ بەڵێ ئەی ئەگەر دەرچی بۆ 10 و 11 و 12 واز لە خوێندنێنن یانە چن لەکوێ خوێنن ئەچین بۆ ئاژە بۆ واژە بەڵێ دوورە لێتانەوە نا زۆر نا ئەی بەچیاتی چۆکە سیارە بە سیارە بەڵێ باشە مناڵە بێ دەنگە دەنگکا و قیشە قیشکا لە سیارەیە کاتێکە چێ بۆ شوێنێک نەخێر ئافرین لەبەرەوەی ڕەنگە سەر لە شۆفێرەکە پشێوێنێ و تووشی ڕووداویات و چۆبێ وایە وایە ئافرین نەربشی شیرین گیان یەک چەبڵێ قایمی بۆ لێبەن سارا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ سارا گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی حوت لە پۆلی حوت بەڵێ ئافرین سارا بەڵێ بیستومە ئێستا لە گوندەکەی ئێوە خولی هاوی نەکراوەتەوە وایە بەڵێ خولەکاتان چی و چی دەرسەکانە وانەکان ئەیانی بەڵێ باشە بۆ حەزەکەن بەشداری وانەکان بکەن بۆی لە کاتی خوێندنگا باشترە بین ئافرین بۆ ئەوەی ساڵێکی تر کە چوونەوە قوتابخانە لەوانەکانی ساڵی داهاتووتان باش بن وایە بەڵێ ئافرین هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ ساراجیان جوان ڕۆ بەڵێ چۆنی باشی جوان ڕۆگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی دوو
لە پۆلی دوو ئافرین حەزی لە قوتابخانەیە زۆر باشە کەواتە مناڵە بێ کاتی قوتابخانە شەوان زوو بخەوێ یان درەن زوو ئەبێ زوو بخەوێ بۆچی بۆی بەیانی زوو خەبەری بێتەوە وایە ئافرین جوان ڕۆیگیان جوان ڕۆیگیان ئەی تۆ چی ما پێشکەشەکەی گۆرانی دەی فەرموو سمۆرێک هاوڕێمە ناپۆلی شادێمە زەوریا بچووکە خنجیرە و ئێچوکسووکە پێمان ئەڵێ وریابن لە دەستە زۆر ئازابن هەنجارە و بەبار ببێ شوان پێمانەکە بیتێ خولاشە زۆر بچووکە هێندە کارا و چاپووکە هەر بشی یا چەپ لە قامی بۆ لێبەن دەست خۆش ئافرین یوسف چۆنی باشی یوسف گیان تۆ لە قوتابخانەی لە پۆلی چەند لە پۆلی دوو ئەی باشە حەزەکەی وەکو هاوڕێکانی ترە زوو گەورە بیت و بچیتە پۆلی سێ و چوار و پێنج و شەش و حەوت و هەشت و نۆ و دە ئافرین کەواتە ئەبێ خواردن بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی بانیان زووەسی نابێ یاری بە مۆبایل و تابلێتوانە بکەیت بۆ ئەوەی چاوەکانە کەس نەبێ باشە یان سەبرە قایم بۆ یوسف ئەحمەد گیان چۆنی ئەحواڵت چۆنە هەر بشی ئەحمەد گیان ئەحمەد تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج بەڵێ ئافرین ئەحمەد بەڵێ گوندەکەی ئێوە بەگشتی کشت و کاڵەکان بەڵێ چی و چیەکەن گەنم و مافەیە گەنمەکەین ئێ مافەی فرۆشینەوە یانەی بەس فرۆشیان گەنم بەڵ ئەی چی نۆکوانە ناچێنن باش ئەچێنین ئافرین تەماتە زۆر باشە ئەی تۆ لە کاری کشت و کاڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی مامۆستا لەگەڵ باوکمە مافەشتا ڕۆێنم ئافرین تۆ خواردن و چای و شتیان بۆ بەی بەڵێ هەر بشی زۆر گرنگە مناڵان ئاوا لە کاتی کشت و کاڵ هاوکاری خێزانەکانیان بکەن لەبەرەوەی ئەوان ماندووە بن پێویستە ئێوە ئاگاداری ئەوان بن باشە چەپڵەیەکی قایم بۆ کاکە ئەحمەد چەپێک چۆنی باشی باشی هەر بشی چەپگیان چەپێک بەڵێ تۆ لە پۆلی چەنی هەشت هەشت ئافرین چەپێک بەڵێ تۆ بەڵێ وەکو کچێکی گوندەکەتان لە پشووی هاوینە لەگەڵ هاوڕێکاتانە خۆتان بەچیەوە سەرقاڵەکە دکە لەم خولێ ئەچین بۆ خولی هاوینە جگە لە خولەکەش ئاواچین بۆکەن یەکتری و قسە و شتەکەین ئافرین باشە ئەی حەسان بە کتێب خوێندنەوە شتیوانیە بەڵێ کتێبیشە خوێندنەوە بەڵێ زۆر باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوێن ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکات و بڵاویەکاتەوە ئەوان بە دیاری بۆ ئێوەیان نردووە منیش ئەمڕۆ دابەشێکم بەسەر ئێوەیە باشە باش ئێوەش ئەگەر خوێنتانەوە بیان بەو هاوڕێیانەتان ئەگەر نەهاتبوون بۆ ئێرە بۆ ئەوەی ئەوانیش بخوێنەوە سوودی لە بینن باشە باشە یاک چەپڵێ قایم بۆ چەپگیان ساریا بەڵێ چۆنی وەڵا باشم باشی هەر بشی ساریا گیان ساریا بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند پێنج ئافرین ساریا بەڵێ کە گەورە بووی حەزەکەی بدی بەچی مامۆستا مامۆستا باشە کە بووی بە مامۆستا یەیتەوە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵانی گوندەکەتانکەن بەڵێ ئافرین زۆر گرنگە مناڵان ئاوا گرنگی بە بەهرەکەی خۆیان بن بە تواناکەی خۆیان خەونەکانی خۆیان بەدی بێنن بۆ ئەوی لە داهاتوە بێنەوە خزمەتی گوند و نیشتیمانەکەی خۆیان بکەن باشە باش هەر بشی ساریا گیان یەک چەپڵێ قایمی بۆ لێبان ئاسیا بەڵێ چۆنی باشی باشی تا باشم ئاسیا گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش ئافرین هەر بشی ئاسیا بەڵێ لە وەرزی هاوینە گژوگیا چی لێ بشکە بێت وشکە بێ باشە ئێمە ئەبێ ئاگر بکەینەوە لە وەرزی هاوینا بڵین بە ئاگرێکی پچکۆلە بکەینەوە بۆ خۆشی هەخێر بۆ چونکە گزوگیەکان ئەسووتێن و ئێژدانش بۆ ئینەکەمان نەبن بۆ ژینەکەمان زیان بە گیاندار و باڵندەکانی شەگا وایە بەڵێ بۆیە پێویستە ئێمە وشیار بین نابێت لە وەرزی هاوینە ئاگر بکەینەوە ڕەنگە بەهۆی ئاگرێکی بچووکەوە تەواوی ناوچەکەمان پسووتێ وایە بەڵێ هەر بشی یەک چەپڵێ قامی بۆ لێبەن
دەست خۆش ئافرین هەر بشی ژیران بەڵێ چۆنی باشی باشی خاسی هەر بشی ژیران گیان ژیران بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لێ دوو لە پۆلی دوو بەڵێ. ئافرین هەر بشی ژیران بەڵێ ئەدی بزان تۆ چیما پێشکەشەکەی سمارە دەی سمارێ کاڕێمێ لە ناو پۆلیشتا پێمێ زۆر وریا و بچووکە خنجی لەو ئەسکسووکە پێمان دەڵێ دووریا بن هەرجارە بە بابەتێ جوان فەرمان دەکا پیرتێ بلاشە چەند بچووکە هێندە کارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوێت وەک چاومان ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ڕێدین چۆنی باشی باشی ئەفەری ڕێدین جان ڕێدین ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ هەر بشی ڕێدین بەڵێ ئەدی بزانین تۆ چیما پێشکەشەکەی هەرراوە بوونای دارا وریارتی لە داناوارچێکەوتە بەچانی دەشوە بنجە وراانی ڕۆژە و دیغاتی کردە نامەرولەیەکی ورد لە تەنکەکەنوێ ئاڵاوە بەردەستیەوە داما چەندیەکە بۆی نەدەبرا هەز و قوتی لێ بڕائنجا ماندوو بوو دیدا ڕۆی ترێنا لەگەڵ خۆی چوونە سەر و کات سانگەرمیان پاساندارە لەمە عبرەتێکە فەندێکی باشی لێ وتیار هاریا وتیار کارگرانە بارەوە زیاسە ئەفەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئەنیا گیان بەڵێ چۆنی باشی باشی ئەحواڵە ئەحواڵی تۆ بەڵا باش هەر بشی ئەنیا گیان ئەنیا تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی سێ پێنج لە پۆلی پێنج ئافرین ئەنیا بەڵێ باشە لە دەوروبەری قوتابخانەکەتان ژینگەکەی سەوزە یان سەوزایی و دار و درەختی کەم لێە زۆری لێە زۆری لێە بەڵێ باشە بۆ ئەوەی ڕووبەرێکی سەوزایی زیاتر هەبێت لە گوندەکەتان و چواردەوری قوتابخانەکەتان لەگەڵ هاوڕێکانتە هەوڵی ئەم ساڵی نوێ خوێندن ئێوەدار بڕوێنن بۆ ئەوەی سەوزایی زیاتر بێ بەڵێ زۆر باشە کەواتە کە نەمامتان ڕوان ئێوە شوێنەی خۆتان بگرن بینێرن بۆ ئێمەش لە پەیجەکەی خۆمانە بڵاوێکەینەوە باشە باش ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش پەیوەست بەڵێ چۆنی هەڵا باشم باشی پەیوەستیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بشی پەیوەست بەڵێ لە گوندەکەی ئێوە پەلەوەەر بەخێوەکەن وەکو مریشک و قاز و بەڵێ. قەل و ئەو شتانە چی زۆر بەخێوەکەن قاز و قەل و مراوی و ئەو شتانە زۆر باشە کەواتە ئەمانە سوودیان هەیە یان سوودیان نییە سوودیان هەیە سوودیان هەیە سوودی گۆشتەکەیان هەیە سوودی هێلکەکەیان هەیە ئێمە ئەتوانین لە ڕێ ئەوانەوە بژێوی ژیانمان دابینکەین وایە بەڵێ ئافرین یە چەپڵی قایم بۆ پەیوەست نازیان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە الحەمدلله یا خوار باش بی نازیار بەڵێ. تۆ لە پۆلی چەنی حوت لە پۆلی حوت بەڵێ ئافری نازیار بەڵێ ڕێگەی ماڵەوەتان بۆ قوتابخانە دوورە یان نزیکە نزیکە دوور نییە نزیکە بەڵێ باشە مناڵ ئەبێ کاچێ بۆ قوتابخانە بەسەر شەقامەکەیان بڕوایان بەسەر شۆستەکەیان نەخێر بە لای قەراغەکان بەسەر شۆستەکان ئافری بۆ بۆچی سارە لێە بۆچی سارە لێە لەبەرەوەی ڕەنگە تووشی ڕووداویات و چۆبین وایە بەڵێ بۆیە ئێمە پێویستە بە وریایی و بچی بۆ قوتابخانەکەمان هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر مناڵەکان دڵخۆش بوون بە گفتوگۆکانمان من زۆر سوودم لە گفتوگۆکانیەوە بینی لەبەرەوەی زانیاری زۆر باشتان نامێ بەوی وایم کە هەمووتان لە داهاتووە بن بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی نیشتیمانەکەتان هەمووتان ئایندەیەکی پرشنگدارتانە بێ کۆتایی مێنا بە بەرنامەکەم هەتا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ خوا حافیز خواتان لەگەڵ